دەستگای خێرخوازی بەخشین لەم بەرە جەژنانەوە بۆ هاوکاریکردنیان و لە پێناو ئەوەی ئەوانیش وەک هەر منداڵێکی دیکە بە سفرەی ڕازاوە و جلوبەرگی نوێ و دڵی خۆشەوە جەژنمەڕێ بکەن. زیاتر لە 22 ملیۆن دیناری وەک موچەی مانگانە بەسەر خانەوادی 201 منداڵی بێباوکدا دابەش کرد. ئەمڕۆکە 25 ڕەمەزانە وەک ئەبێنن سوپاس بەخوای گەورە توانیمان موچەی جێگیری ئەو منداڵە بێباوکانە کە لە دەستگای بەخشین موچەوەرەگر مانگانە بەسەریانە دابەش بکەین لێرە و لە شار و شارۆچەکانی تر. ئەمڕۆکە لە شاری سلێمانی ژمارەیان 201 خانەوادەیە واتە 201 منداڵی بێباوک لە ئێمە لە سلێمانی لە مەرکەزی شار موچەوەرەگرێ بە بڕی 22 ملیۆن دینار و هەندێک کە بۆمان تەرخان کردوون مانگانە موچەی جێگیری خۆیان وەرەگرن و بە کۆی ئەو منداڵانی کە لەم دەستگای ئێمە سودمەند ئەبن زیاد لە 500 منداڵن کە هەموو مانیەک لە ڕۆژی تایبەتی خۆیاندا موچەی جێگیری خۆیان وەرەگرن. سوپاس بەخوای گەورە داواکارین لە خوای پەروەردگار خێری ئەو خێرۆمەندانە بنووسێکە کەفالەتی زۆرێک لە منداڵانەیان کردووە و ئەوانش کەوا خێر و بەخشەکانی خۆیان نەخەنە سندوقی منداڵانی بێباوکەوە. ئەو منداڵانەی کە لە نازی باوکیان بێبەش بوون و ئەو ئافرەتانەش کارێکی بەخێوکردن و پەروەردەکردنی منداڵی بێباوکیان لەسەر شانە و چەندین ساڵە بە هاوکاری بەخشین ژیانی ڕۆژانەیان دەگوزارێنن. سوپاس و پێزانینی خۆیان ئاراسی بەخشین دەکەن و وەک خۆشیان باسی دەکەن نازانن چۆن سوپاسی ئەو خێرخوازانە بکەن کە هەرگیز ئەمانیان لەبیر نەکردووە. بەڕاستی دەستخۆشی لەو خێرخوازانە ئەگەم خوای گەورە بەس خوای گەورە توانێ پاداشتی ئەو خێرخوازانە باتەوانێکە چاوێن لە مناڵی بێباوک و مناڵی فەقیر و هەژارە خوای گەورە بەرەکەت بخاتە سەرۆت و سامانیانەوە گەر ئەوانیش ئیشەڵڵا ئاگانە فەقیر و هەژار و مناڵی بێباوک و ئافرەتی بێوەژن و بەڕاستی زۆر پێویستیان پێێتی چکە هەنێک هەیە یعنی هیچ کەسێ نییە بڵێن بتوانێت لایەکیان لێ بکاتەوانێ ئەم خێرخوازانە نەبێت چکە لەبەرەوەی ئەوان وەکو باوک و برا و کە سوکاری فەقیر و هەژار و مناڵی بێباوک و ئافرەتی بێوەژنوان خێر یاڕبی بخاتری ناوجوانەکانی خۆی خوای گەورە خێر و بەرەکەت بڕژێنە بەسەر هەموو ئەوانەی کە چاویان لە مناڵی بێباوک و فەقیر و هەژارانە و دەستخۆشی لەم برا بەڕێزانە شەکەم کە هاوکاری ئێماکەن و بەڕاستی زۆر ماندوون. زۆر سپاستانەکەم زۆر بە خێراتتانەکەم زۆر سپاسی کەناڵەکەشتان دەکەم و زۆر سپاسی کەناڵی خرای بەخشینیژەکەم چکە ئەم دەستگا دەنجاوە بۆ مناڵی بێباوکان چکە یارمەتی مناڵ بێباوکان دەدەن لەوانەیە زۆری نمان زۆر پێویستمان پێبێت کە ئێمە ئەم بڕەموچێوە دەگرین زۆر پێویستمان پێێتی لاوانێ هەنێکمان کرێکی بین بۆیە زۆر پێویستە بۆ ئێمە زۆر سپاسیان دەکەم زۆر دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم خوای گەورە هەر ئاتێک لە دڵیانە بێنێتەتی وەدارم خوای گەورە سەرکەوت و سەرفرازیان بکات. دەستخۆشی لەم بەرنامەیەکەم بۆ باوکی مردوو پارەمانێنێ گوشتمانێنێ دەستخۆشیان لێکەم. بۆ مانگی ئایاری ئەمساڵ دەستگای خێرخوازی بەخشین وەک گەورەترین دەستگای خێرخوازی لە هەرێمی کوردستان جیا لە هاوکاریەکانی مانگی ڕەمەزان بڕی 68 ملیۆن دیناری بەسەر 542 خانەوادی منداڵی بێباوکدا دابەش کرد. هەروەها بە درێژایی دە ساڵی خزمەتکردنی بەخشین 2 ملیار و 492 ملیۆن و 127 هزار دیناری وەک موچەی مانگانە بەسەر خانەوادی منداڵانی بێباوکدا دابەش کردووە. جیا لە موچەی مانگانەش بە بڕی 377 ملیۆن و 800 هزار دینار هاوکاری خانەوادەی 3446 منداڵی بێباوکی کردووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.